الله الرحمن الرحيم. كتاب خانەی دەنجی ڕۆشنایی تازەترین بەرهەمتان پێشکەش دەکات. کتێبی بەختەوەربژی لا نووسینی دکتۆر محەممەد العەریفی، وەرگێڕانی هێمن محەممەد عەلی، خوێندنەوەی هێمن گەردی، کارە دەنجەکان هاوکار محەممەد حەسەن. ناسنامەی کتێب. ناوی کتێب بەختەوەربژی، نووسینی دکتۆر محەممەد عەریفی، وەرگێڕانی هێمن محەممەد عەلی، دیزاین قەیدار ڕەحیم، چاپ 2013، ژمارەی سپاردن 2709 ساڵی 2010 پێدراوە، چاپخانە بەیروت لوبنان، مافی لە چاپدانەوەی پارێزراوە، کۆی ژمارەی لاپەڕا 400. ناوازەترین بەرهەمی دکتۆر محەممەد العەریفی بەختەوەربژی، هونەری هەڵسوکەوت لەگەڵ خەڵکی لە سایی ڕێژینی پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم، ئەزموونی زیاتر لە 20 ساڵی توێژینەوە و خول و یادەوەری نووسەرە. خوێنەری بەڕێز، ئەم تەڕاکە بە کۆتا هات. پێشەکی لاپەڕا 5. بەناوی خودای بەخشندەی میهرەبان. سوپاس و ستایش بۆ پەروەردگار و درود و سڵاویش بۆ سەرجانی پێغەمبەری پێشەوای ئازیز و نازدار صلی الله عليه وسلم. لە تەمەنی 16 ساڵیمدا پەرتووکێکی دیلکارینجیم لەبەردەستدا بوو بەناوی هونەری مامەڵەکردن لەگەڵ خەڵکیدا. بەڕاستی پەرتووکێکی زۆر ناوازە و نایاب بوو، هەر لەبەر ئەوە چەندان جار خوێندمەوە. نووسەری پەرتووکەکە پێشنیاری ئەوەی کردبوو کە پێویستە خوێنەر هەموو مانجێک جارێک بیخوێنێتەوە. منیش وام کردو یاسا و بنەماکانی پەرتووکەکەم بە سەر هەڵسوکەوتەکانمدا لەگەڵ خەڵکی جێبەجێ کردو، ئەنجامی زۆر سەرسوڕهێنەرم لێیانەوە بەدەستهێنا. نووسەری پەرتووکەکە کۆمەڵێک بنەما و یاسای دیاری کردبوو، لەژێر هەر بنەمایەکیشدا نمونە و ڕووداوی پیاوانی بە توانا و بلیمەتی باس کردبوو، وەک ڕۆزفێلد، لینکۆڵن، جۆزێف، مایک. بیرم کردەوە و لە ژیانی دیلکارنجی ورد بوومەوە. ڕوانی من پیاوە لە پێناوی بەختەوەری ژیانی دنیادا دەینووسی و خەڵکی بۆ ژیانی ئاسوودا ڕێنمایی دەکرد. ئای ئەگەر ئەم پیاوە ئاینی پیرۆزی ئیسلامی بناسیایە و مسڵمان بوایە، ئەوە ئەو کاتە بەختەوەری هەردوو دنیای بەدەست دەهێنا. بەڵام بەداخەوە پاشان ڕوون بووە و دەرکەوت کە کارینجی خۆی کوشتووە. ئەوسا بۆم دەرکەوت کە پەرتووکە ناوازە و بەنرخەکەی هیچ سوودێکی پێنەگەیاند. بەناو مێژووی مسڵماناندا گەڕام و ورد بوومەوە. بینیم لەناو ڕێژینی پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم و هاوڵانیدا نمونەی زۆر جوان و بەنرخەیە لە هونەری مامەڵەکردندا کە دەتوانرێت لێیان بەهرەمەند بین. هەر لەم ڕوانگەیەوە دەستم کرد بە نووسینی ئەم پەرتووکە لە بواری هونەری هەڵسوکەوتکردن لەگەڵ خەڵکیدا. ئەم پەرتووکەی بەردەستت نووسرا و لەدایکبووی مانجێک یان ساڵێک یان بەڵکو ئەنجامی لێکۆڵینەوە و خوێندنەوەی 20 ساڵمە. سوپاسی پەروەردگارم دەکەم کە تا ئێستا یارمەتی داوم بە نووسینی نزیکەی 20 پەرتووک کە هەندێکیان تیراژی 2 ملیۆنیان تێپەڕاندووە. لەگەڵ ئەوەشدا خۆشەویستترین پەرتووک لە دڵمدا ئەم پەرتووکەی بەردەستی بەڕێستە. هەستیش دەکەم بە سوودترینی پەرتووکەکانمە. ئەم پەرتووکە کە وشەکانی بە مەرەکەبێکی تێکەڵ لە خوێنم نووسیوە. هەست و نەستم لەگەڵ دێڕەکانیدا ئاوێزان بوون. زۆرێک لە یادگاریەکانمی تیادا تۆمارە، کۆمەڵە وشەیەکی تیادایە کە لە دڵەوە دەرچووە، بەو هیوایی بگات بە دڵەکان. زۆر تامەزرۆم لە دەرگای دڵی تۆی خۆشەویست بدات و لە ماڵی دڵتدا جێگیر بێت و بحەوێتەوە، دەی تۆش بەزەیت پیادا بێتەوە. ئای چەند دڵخۆش و ئاسوودە دەبم کاتێک خوشکێک یان برایەکی خوێنەر ئەوەی لەم پەرتووکەدا لە ژیانیدا جێبەجێ بکات، بەهۆی ئەم پەرتووکەوە پەرە بە ژیانی بدات و زیاتر خۆشی لە ساتەکانی تەمەنی ببینێت. پاشان هەست و سۆزی خۆی بەو پەڕی ڕاشکاوی و ڕاستگۆییەوە لە ڕێگەی نامەوە یان لە ڕێگەی SMS-ەوە بۆ نووسەری ئەم چەندێڕا بنێرێت، بۆ ئەوەی سوپاسی بکەم و بەنادیاریش نزای بۆ بکەم و لە پەروەردگار بۆی بپاڕێمەوە
هیوادارم ئەم پەرتووکە سوودمەند بێت و سوودی لێ ببیندرێت و تەنهاش لەبەر خاتری پەروەردگاری خۆشەویست بێت. ئامین. دکتۆر محەممەد عەبدوڕەحمان العەرەیفی، عەرەیفی 5@yahoo.com، پۆستە 151 597 ریاض 11775، مۆبایل 00966 505 84 51 40. سەرەتا مەبەست ئەوە نییە پەرتووکێک بخوێنیتەوە، بەڵکو گرنگ ئەوەیە سوودی لێ ببینیت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. ئەوانە سوودمەند نابن. لاپەڕا 7 لەبیرما لە ڕێگەی مۆبایلەکەمەوە کورتەنامەیەکم بۆ هات، تیایدا نووسرا بوو: یا شێخ، حوکمی خۆکوشتن چییە؟ پەیوەندیم بەو کەسەوە کرد، گەنجێک وەرامی دامەوە و پێم وت ببوورە، لە پرسیارەکەت حاڵی نەبووم، پرسیارەکەت دووبارە بکەرەوە. ئەویش وەرامی دایەوە وتی پرسیارەکەم ڕوون و ئاشکرایە، حوکمی خۆکوشتن چییە؟ ویستم وەرامێکی بدەمەوە کە بەلایەوە چاوەنوار نەکراو بێت، بۆیە بە پێکەنینەوە پێم وت دروستە و ڕێگە پێدراوە. گەنجەکە هاواری کرد و وتی چی؟ وتم ئەڵەی چی هاوکاریت بکەم لە دیاریکردنی ئەو ڕێگەی کە خۆتی پێدەکوژیت. گەنجەکە بێدەنگ بوو. پاشان وتم باشە بۆچی دەتەوێت خۆت بکوژیت؟ وتی لەبەر ئەوەی هیچ پلە و پایە و وەزیفەیەکم نییە و خەڵکی خۆشیان ناوێم و هەست دەکەم کەسێکی زۆر دۆڕا و ڕووخاوم و هەروەها ڕووداوێکی خۆی بە درێژی بۆ جێڕامەوە کە نەیتوانیوە پەرە بە توانەکانی بدات و تووشی شکست بووە. بۆچی دەبێت کەسانێک بەم شێوەیە سەیری خۆیان بکەن و خۆیان لەلا کەم بێت؟ بۆ دەبێت بە چاوێک سەیری ئەو کەسانە بکات کە لەسەر لوتکەی چیاکان ڕاوەستاون و لە خۆی ڕانەبینێت، وەکو ئەو کەسانە بگاتە سەر لوتکەی چیا. هیچ نەبێت ئەگەر نەشتوانێت بگاتە لوتکە با بەسەر چیاکاندا سەرکەوێت، هەروەک ئەو کەسانەی سەرکەوتن. بەڵێ ئەو کەسەی بترسێت سەرکەوێت بەسەر چیاکاندا دەبێت ژیانی لە چاڵ و شیوەکاندا بەسەر بەرێت. ئەزانی چیە سوود لەم پەرتووکە نابینێت؟ یان چێ سوودمەند نابێت لە هەر پەرتووکێک لە پەرتووکەکانی هونەری مامەڵە و هەڵس و کەوتکردن؟ ئەو کەسە سوودمەند نابێت کە ملکەتی هەڵەکانی دەبێت و خۆی دەداتە دەست ئەو حاڵەتەی کە تێیدایەتی و دەڵێت هەر لە سەرەتاوە من بەم شێوەیە گەورە بووم و ناتوانم گۆڕانکاری لە خۆمدا ئەنجام بدەم. خەڵکیش هەر بەم چاوەوە سەیرم دەکەن. زۆر مەحاڵە وەکو خالید بتوانم قسە و گفتاری جوان دەربڕم، یان وەکو ئەحمەد بەردەوام ڕووخۆش بم، یان وەکو زیاد لای خەڵکی خۆشەویست بم. ڕۆژێک لەگەڵ پیاوێکی پیردا دانیشت بووم لە شوێنێکی گشتیدا. پیاوە پیرەکە لەگەڵ تەنیشتەکەیدا قسەی دەکرد و ئامادەبوانیش لەبەر تەمەن و ڕیشە سپیەکەی ڕێزیان دەگرت. منیش چەند کورتە ئامۆژگاریەکم پێشکەش کرد. لەناو قسەکانمدا باسی فتوایەکی شێخ عەبدولعەزیز بن بازم کرد. کاتێک لە قسەکانم تاو بووم، پیاوە پیرەکە زۆر بە شانازیەوە پێیوتم من و شێخ عەبدولعەزیز بن باز 40 ساڵ لەمەوبەر هاوڕێی یەکتر بووین و لە یەکێک لە مزگەوتەکاندا لە لای شێخ محەممەد ئیبراهیم دەمان خوێن. ئاڕومدایەوە و سەیرێکیم کرد، بە ڕوخساریەوە شادومانیەک دەبیندرا. لەبەر ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان هاوڕێی پیاوێک بووە کە زۆر سەرکەوتوو بووە لە ژیانیدا. لە دڵی خۆمدا دووبارەم دەکردەوە دەموت هەژار و داماو ئەی تۆ بۆ وەکو شێخ عەبدولعەزیز بن باز سەرکەوتوو نەبوویت کە ڕێگەی سەرکەوتنت دۆزیەوە؟ ئەی بۆ نەتوانی بگەیتە منزڵ و بەردەوام بیت؟ بۆچی کاتێکە شێخ عەبدولعەزیز بن باز کۆچی دوایی کرد، دوانگە و میحراب و پەرتوخانەکان هەموو دەستیان کرد بە گریان، چەندان کەس بۆ لە دەستچوونیە و زانایە دەیان ناڵاند و ئەسرینیان دەڕەشت. بەڵام لەوانەیە کاتێک کە تۆ دەمریت کەسێک مەگەر لەبەر عورف و عادەت یان بۆ مجامەلە نەبێت فرمێسکێکت بۆ نەڕێژێت. هەمومان لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان بڵێین فڵانە کەسمان دەناسی، هاوڕێی فڵانە کەس بووین، لەگەڵ فڵانە کەسدا لە فڵانە شوێن و جێگەدا دانیشتین. ئەم قسانە هیچیان جێگەی فەخر و شانازی نین، بەڵکو شانازی وەیە بگەی بەلوتکە وەکو ئەو کەسانەی پێی گەیشتن. دەی پاڵەوان و گورج و گۆڵ بە و هەر لە ئێستاوە هەموو ئەو کارانە جێبەجێ بکە کە سوود بە توانەکانت دەگێنن. دەی سەرکەوتوو بە، چارە و ڕوخساری مۆن و گرژت بگۆڕە بە زەردەخەنە و ڕووخۆشی. ڕەزیلی و چروکیت بگۆڕە بە بەخشندەیی، تووڕەییت بە لەسەرخۆیی،
بەڵاو ناڕەحەتیەکانت بگۆڕە بە شادومانی و بەختەوەری چەچی بەهێزیشت با باوەڕ و ئیمانەکەت بێت بەختەوەر بژی و چێژ لە ژیانت ببینە چونکە ژیان زۆر کورتە و کاتێک نییە بۆ غەم و خەفەت ئەی چی بکەیت باشە ئەم پەرتووکەم بۆ وەرامدانەوەی ئەم پرسیارە نووسیوە لەگەڵم بن و پشتیوان بە پەروەردگار دەگەین بە مەبەست لەگەڵماندا دەمێنیتەوە پاڵەوان ئەو کەسەیە کە سوورە لەسەر ئەوەی پەرە بە توانەکانی بدات و سوودیان لێ ببینێت خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات چی فێردەبین لاپەڕاددا زۆربەی خەڵکی هاوبەشن لە هۆکارەکانی خۆشی و ناخۆشی هەمیان کاتێک پارە و سەروەت و سامانیان زۆر دەبێت دڵخۆش دەبن کاتێک لە کارەکانیاندا سەرکەوتوو دەبن هەروەها کاتێک نەخۆشیەکانیان چاک دەبێتەوە دڵخۆش دەبن کاتێک ژیان بەدەمیانەوە پێدەکەنێت و ئامانجەکانیان بەدی دێت خۆشحاڵ دەبن لە هەمان کاتدا هەمویان کاتێک هەژار دەبن دڵتەنجی ڕویان تێدەکات و غەمبار دەبن کاتێک نەخۆش دەکەون و کاتێک کە سوکاتیان پێدەکرێت غەمبار دەبن مادەم وایە دەیوەرە با بگەڕین بە دوای ئەو ڕێگە و هۆکارانەدا کە دڵخۆشمان دەکەن و سەرکەوین و زاڵ بین بەسەر ئەو ڕێگە و هۆکارانەدا کە دڵتەنگمان دەکەن بەڵێ ڕێڕەوی ژیان هەروایە مرۆڤ لە نێوان خۆشی و ناخۆشیدا لە نێوان تاڵی و شیرینیدا دەیگوزەرێنێت منیش لەم شتانەدا لەگەڵ تام بەڵام زۆر جار بەڵاو ناڕەحەتی و غەم و خەفەتەکان لە قابارەی خۆیان گەورەتر دەکەین و چەندان ڕۆژ بە غەم و پەژارەوە ژیان بەسەر دەبین لە کاتێکدا وا پێویست بوو کاتژمێرێک یان چەند ساتێکی کەممان لەگەڵ ئەو غەم و پەژارانەدا بەسەر بردبایە دەی بۆچی ئەو کاتە پیرۆزانە لەگەڵ غەم و پەژارەدا بەسەر بەرین برا و خوشکی ئازیز بزانە کە غەم و پەژارە بەبێ پرس و ڕاو بەبێ لە دەرگەدان خۆی دەکات بەناو دڵ و دەرووندا بەڵام چەندین ڕێگە و شێوازیشن بۆ داخستنی دەرگاکان بڕووی غەم و پەژارەکان وەرە بچین بۆ بابەتێکی تر چەندان کەسی خۆشەویست دەبینیت لەناو کۆمەڵگەدا ئەو کەسانەی کە خەڵکی بەبینینیان دڵخۆش دەبن ئەو کەسانەی کە خەڵکی حەز دەکەن لەگەڵیان دانیشن و هەڵس و کەوتیان لەگەڵ بکەن ئایا ڕۆژێک بیرت کردوتەوە کە یەکێک بیت لەو کەسانە بۆچی ڕازی دەبیت کە خەڵکی کاریگەریان لەسرت هەبێت و پێیان سەرسام بیت ئەی تۆ بۆ کاریگەری لەسەر دەوروبەرت دروست ناکەیت و وا لە خۆت ناکەیت خەڵکی پێت سەرسام بن لێرەدا با فێر بین چۆن هەوڵ بدەین بەو شێوەیە بین و کاریگەری لەسەر کەسانی تر دروست بکەین بۆچی ئامۆزایەکت لە کۆڕ و دانیشتنێکدا کاتێک کە قسە دەکات خەڵکی هەموو بێدەنگ دەبن و گوێی لێ دەگرن بەڵام کاتێک تۆ قسە دەکەیت خەڵکی پشت هەڵدەکەن و بێزار دەبن و بە قسەی ئەملاو ئەولا ناڕەحەتت دەکەن بۆچی لەوانێت تۆ زیاتر شارەزا و خاوەن زانیاریش بیت بڕوانامەکەشت بەرزتر بێت خاوەن پلەوپایەکی بەرزیش بیت ئەی بۆچی ئەو توانیەتی سەرنجی خەڵکی بۆ خۆی ڕابکێشێت ئەی بۆ تۆ ناتوانی بۆچی باوکی وا هەیە منداڵەکانی زۆریان خۆش دەوێت و حەز دەکەن هەمیشە لە خزمەتی دابن بەڵام باوکی واشەیە منداڵەکانی بە چەندان بیان و خۆیان لە باوکیان دەشارنەوە و حەز ناکەن لەگەڵیدا کاتەکانیان بەسەر بەرن بۆچی هەردووچیان هەر باوک نین ئەی بۆچی لێرەدا هەوڵ دەدەین کە فێر بین بەختەوەر بژین و چێژ لە خۆشیەکانی ژیان ببینین فێری ڕێگە و هۆکارەکانی ڕاکێشانی سەرنجی خەڵکی بۆ لای خۆمان بین فێر بین کاریگەریان لەسەر دروست بکەین فێر بین لەسەر کەم و کوڕیەکانی خەڵکی ئارامگر بین و بتوانین لەگەڵ ئەو کەسانەدا بژین کە بە هەڵس و کەوتیان دەوروبەریان ئازارەدەن و هەروەها دەی سڵاوت لێبێت و بەخێر هاتنت لێ دەکەم بۆ ئەم بوارە وتەیەک سەرکەوتن بریتێ لە ئەنجامدانی چەند شارەزاییەک کە بەهۆیانەوە خۆشەویستی خەڵکی بەدەست بهێنیت نەک دۆزینەوەی ئەو شتانەی کە خەڵکی خۆشیان دەوێ خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات بۆچی بە دوای شارەزاییەکاندا دەگەڕین لاپەڕا 12 سەردانی یەکێک لە ناوچە هەژار نشینەکانم کرد بۆ ئەوەی وتە و ئامۆژگاریەک پێشکەش بکەم لە دوای وتەکانم یەکێک لە مامۆستاکان هات بۆ لام و پێیوتم پێمان خۆشە و حەز دەکەین
یارمەتی و هاوکاری هەندێک لە قوتابیەکان بکەیت. منیش بەسەر سوورمانەوتم ئایا قوتابخانە و خوێندنگاکانی دەوڵەت بەخۆڕایی نین؟ وتی بەڵێ وایە، بەڵام یارمەتیان بدە بۆ ئەوەی خوێندنی زانکۆ تەواو بکەن. وتم هەروەها زانکۆش ئایا زانکۆکانیش حکومی نین؟ بەڵێ حکومەت پارەشیان دەداتێ. وتی چیرۆک و بەسەرهاتەکەت بۆ دەژێڕمەوە. وتم دەی. وتی هەندێک لە قوتابیەکانمان بە نمرەیەک دواناوەندی تەواو دەکەن، کەمتر نەبێت لە 99 ئەوەندە خاوەن زانیاری و زانا و بەتوانان بەشی نەتەوەیەک دەکەن. کاتێک دواناوەندی تەواو دەکەن و دەیانێت بڕۆن بۆ شارێکی تر بۆ ئەوی درێژە بە خوێندن بدەن لە بوارەکانی ئەندازیاری یان شەریعە یان کۆمپیوتەر. باوکی هەندێکیان ڕێگریان لێ دەکەن و بە منداڵەکانیان دەڵێن ئەوەندەی فێر بوویت بەس سەودانی شەو لەگەڵماندا خەریکی بەخێوکردن و لەوەڕاندنی مەڕووماڵات بە. منیش ئاگام لە خۆم نەما و بەدەنجی بەرز هاوارم کرد و وتم بەخێوکردنی مەڕووماڵات؟ وتی بەڵێ، بەخێوکردن و بوون بە شوانی مەڕووماڵات. بەڵێ، ئەو هەژارە لە لای باوکی دەمێنێتەوە و دەبێت بە شوانی مەڕوو بزن، هەموو توانە و بەهرەکانی دەچنە ژێرگڵ. چەند ساڵێک بەسەر تەمەنیدا تێدەپەڕێت و شوانی بزن و مەڕ دەبێت. لەوانەشە ژیانی هاوسەرداریش پێک بهێنێت و منداڵیشیان ببێت و بە هەمان شێوەی باوکی هەڵسوکەوت لەگەڵ منداڵەکانی دابکات و مەڕ و بزنیان پێ بلەوەڕێنێت و بیان کات بە شوان. وتم ئەی چارەسەر چییە؟ وتی چارەسەر ئەوەیە کە باوکیان ڕازی بکەین بەوەی کا کەسێک بەکرێ بگرن بە چەند سەد ڕیاڵێک مەڕ و ماڵاتەکانیان بۆ بەخێو بکات. ئەو پارەیەش ئێمە بیدەین بۆی منداڵە لێهاتوەکانیان توانا و بەهرەکانیان بەرهەم بهێنن. هەروەها هەوڵ بدەین ئەرک و خزمەت و بژێوی قوتابیەکانیش بگرینە ئەستۆ هەتا خوێندنەکەیان تەواو دەکەن. پاشان مامۆستاکە کەمێک سەری داخست و وتی بەڕاستی گوناه و تاوانە بەهرە و شارەزایی و تواناکان لە ناخ و دەرونی خاوەنەکانیان بخنکێنرێت و لە ناو ببرێت و بەو هۆیشەوە تووشی غەم و پەژارە بن. بیرم لەوتەکانی مامۆستاکە کردەوە و بۆم دەرکەوت ناتوانین بگەین بەلووتکە تەنها بە بەکارهێنانی توانا و بەهرەکان نەبێت. بەدڵنیاییەوە هەموو ئەوانەی کە سەرکەوتوو بوون بەهۆی ئەنجامدان و بەکارهێنانی توانا و بەهرەکانیانەوە بووە، جا لە بوارێکی وەک زانست و زانیاریدا بێت یان لە بواری بانگەوازکردندا بێت یان لە بواری بازرگانی یان لە بواری وتاربێژیدا یان لە بواری پزیشکیدا یان لە بواری ئەندازیاریدا یان لە بەدەستهێنانی دڵی خەڵکیدا بوو بێت و توانی بێتیان خۆیان لە لای خەڵکی خۆشەویست بکەن، یاخود ئەو کەسانەی سەرکەوتوو بوون لە هەڵسوکەوتیاندا لەگەڵ دۆست و هاوڕێ و دەر و دراوسێکانیاندا، هەمووی بەهۆی بەکارهێنانی توانا و شارەزایی و باهرەکانیانەوە بووە. مەبەستم لە سەرکەوتوانیش ئەو کەسانە نییە کە بەهۆی کەسانی ترەوە و بەسەر شانی خەڵکیدا هەوڵ دەدەن سەرکەون و ئامانجەکانیان بەدەست دەهێنن. هەموو ئەو کەسانەی کە لە بوارەکانی ژیانیاندا سەرکەوتوو بوون بەهۆی بەگەرخستنی توانا و شارەزایی و بەهرەکانیانەوە بووە، جا خۆیان هەستیان پێکرد بێت یان نا. هەندێک کەس هەر لە خودی خۆیاندا کەسانێکی سەرکەوتون، کەسانی تریشەن کە هەوڵیان داوە فێری بەگەرخستنی توانا و بەهرەکانیان بن و لە پاش جێبەجێکردنی ئەو بنەمانە سەرکەوتنیان بەدەستێناوە. ئێمە لێرەدا دەربارەی ئەو کەسە سەرکەوتوانە دەدوین و شارەزای ژیانیان دەبین و هەوڵ دەدەین شارەزای ئەو ڕێگە و هۆکارانیان بین کە بەکاریان هێناوە بۆ ئەوەی بزانین چۆن سەرکەوتنیان بەدەستێناوە. ئایا گونجاوە هەمان ڕێگە و شێوازی ئەو کەسانە بگرینە بەر بۆ ئەوەی بە هەمان شێوەی ئەوان سەرکەوتن بەدەست بهێنین؟ ماوەیەک لەمە و پێش گوێم لە چاوپێکەوتنی یەکێک لە دەوڵەمەندە بەناوبانگەکانی جیهان بوو، ئەویش شێخ سلێمان ڕاجحی بوو. بینیم ئەم پیاوە لە هەڵسوکەوتیدا هەروەها لە بیر و لۆچوونەکانیدا وەکو چیایەکی بەرزوا بوو. پیاوێک کە خاوەنی چەندان ملیارە، خاوەن چەندان باڵەخانە و خانووە، سەدان مزگەوتی دروست کردووە، هەزارەها بێباوک و بێنەوای سەرپەرشتی کردووە و بەخێوی کردوون. پیاوێک لە لووتکەی سەرکەوتندا دەربارەی ژیانی خۆی دەدوا و باسی 50 ساڵ لەمەوبەری خۆی دەکرد کە وەکو هەر کەسێکی ئاسایی وابووە. زۆر کات تەنها نانی ئەو ڕۆژەی هەبووە و زاری وا هەبووە ئەوەشی دەست نەکەوتووە.
باسی ئەوەی کرد کە زۆر جار ماڵ و جێگە و ڕێگەی خەڵکی پاک کردوتەوە بۆ ئەوەی خواردنی ڕۆژانەی بەدەست بهێنێت. جاری واشە بووە شەوی گەیاندووە بە ڕۆژ و لە دوکانێک یان لە بانکێکدا کاری کردووە. باسی ئەوەی کرد کە سەرەتا چۆن لە دامێنی چیاکاندا ژیانی بەسەر بردووە و پاشان بەردەوام بووە لە سەرکەوتن هەتا گەیشتووەتە سەر لووتکەی چیە. لە توانە و بەهرەکانی ئەو پیاوە ورد بوومەوە و بۆم دەرکەوت. زۆر کەس هەن کە دەگونجێت بە هەمان شێوەی ئەو پیاوە بن لە ژیانیاندا و بە پشت بەستن بە پەروەردگار سەرکەوتن بەدەست بهێنن، بەڵام دەبێت فێری بەگەڕخستنی توانا و بەهرەکانیان بن و لەگەڵ ئەمانەشدا ئارامگر و خۆڕاگر بن. شتێکی تر هەیە، ئەویش ئەوەیە کە هەندێکمان توانای داهێنانمان هەیە بەڵام لە توانا و بەهرەکانمان بێ ئاگاین، یان کەسێک نییە کە یارمەتی دەرمان بێت و هاوکاریمان بکات، وەکوەوەی کەسێک توانای دەربڕینی بەهێزە یان خاوەن لۆچوونێکی بازرگانیە یاخۆت زانیاری و زیرەکیەکی تێدا بەدی دەکرێت. ئەم بەهرە و توانایش یان بەهۆی خودی کەسەکەەوە دەردەکەوێت یان لە ڕێگەی مامۆستایەکەوە یان لە ڕێگەی بەرپرسێکی ئیداریەوە یان لە ڕێگەی برایەکی ئامۆژگاری کار و دڵسۆزەوە دەردەکەوێت. هەرچەندە لەم ڕۆژگارەدا ئەو زۆرە کەسانە زۆر کەمن. جاری واشەیە ئەم توانا و بەهرانە لە ناو ناخی ئەو کەسانەدا بەند دەکرێن و پێشەوەی لەدایک بن دەمرن و لە ناو دەچن. ئەو کاتەش سەرکردەیەک یان وتاربێژێکی بەتوانا یان زانایەک لەدەست دەدەین. بە هەمان شێوە لەوانەیە هاوسەرێک یان باوکێکی ئامۆژگاری کار لەدەست بدەین. لێرەدا باسی هەندێک لە بەهرە و توانای ناوازە دەکەین و بیرت دەخەینەوە، بەڵکو لە تۆی بەڕێزدا هەبن. ئەگەر لە تۆی ئازیزیشدا بوونیان نەبێت هەوڵ دەدەین پرۆڤەت پێ بکەین و لەسەریان ڕاد بهێنین. دەی خێرا بیرۆکەیەک ئەگەر بە سەرچیادا سەرکەوتیت بۆ لووتکە بڕوانە و ئاور بەلای ئەو وردە بەردانەدا مەدەرەوە کە لە دەور و بەرتدا بەردەبنەوە، بە باوەڕ و متمانەوە سەرکەوە و باز هەڵمەدە با قاچت نەخزێت و بەرنەبیتەوە. خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات. پەرا بە تواناکانت بدە. لاپەڕا 16 لەگەڵ هەندێک کەسی وادا دادەنیشیت و دەکەویتە گفتوگۆ کە تەمەنی 20 ساڵێک دەبێت و دەبینیت خاوەن شێوازێکی دیاری کراوە لە هەڵسوکەوت و بیر و لۆچوونەکانیدا. پاشان لە تەمەنی 30 ساڵیدا لەگەڵی دادەنیشیت و سەیر دەکەیت خاوەن هەمان توانا و بیر و لۆچوون و زانست و زانیاریە و هیچ بەرەو پێشچوونێکی لە ژیانیدا ئەنجام نەداوە. بەڵام بە پێچەوانەوە کەسانێکی تر دەبینیت سوودیان لە ژیانی خۆیان بینیوە و هەموو ڕۆژێکیان لە ڕۆژەکانی پێشتریان جوداوازترە و گۆڕانکاریان لە ژیانیاندا ئەنجام داوە و بەرەو پێشچوونیان پێوە دیارە، بەڵکو کاتژمێرێک لە ژیانیان تێناپەڕێت ئەگەر لە ڕووی دین و دنیاوە بەرەو پێشچوونێک ئەنجام نەدەن. ئەگەر دەتەوێت ئەو جۆرە کەسانە بناسیت وەرە با لە ژیانیان ورد بینەوە. کەناڵە ئاسمانیەکان وەک نمونە وەردەگرین. کەسانێکن کاتەکانی خۆیان لەگەڵ کەناڵە ئاسمانیە بەسوودەکاندا بەسەر دەبەن و زانیاری و زیرەکیان بەرەو پێشەوە دەبن. سوود لە شارەزایی و گفتوگۆی کەسانی بلیمەد وەردەگرن. فێری ڕاگۆڕینەوە و بە ئارامی دەربڕینی لۆچوونەکانیان دەبن. فێری شێوازی دەربڕینی جوان و ڕازیکردنی کەسی بەرامبەر دەبن. بە شێوازی زۆر نەرمونیان و جوان هەڵس و کەوت دەکەن. بە پێچەوانەشەوە کەسانێکان کە نایەڵن زنجیرە درامەکانیان لە دەست دەچێت. ئەو درامانەی کە باز لە چیرۆکی خۆشەویستێکی دۆڕا و شکست خواردوو دەکەن، یان باز لە شانۆیەکی سۆزداری دەکەن، یان کاتەکانیان بە دیار فلیمێکی خەیاڵاوی ترسناکەوە بەسەر دەبن کە هیچ بنەما و بنەڕەتێکی ڕاستی نییە. توخوال لە دوای 5 ساڵ سەیری کەسانی بەشی یەکەم و کەسانی بەشی دووەم بکە کامیان توانەکانیان پەرە پێداوە و بەرەو پێشەوە هەنگاویان ناوە، کامیان زانیاریەکانیان فراوانتر بووە، کامیان هەڵسوکەوتیان لەگەڵ ڕووداوەکاندا گونجاوترە. بێگومان کەسانی بەشی یەکەم سەرکەوتوترن، بەڵکو لە هەڵسوکەوتیشاندا هەز بەم جوداوازیانە دەکرێت. کەسانی بەشی یەکەم لە وتە و گفتارەکانیاندا پشت بە بنەما شەرعیەکان و ئامار و ڕاستیەکان دەبەستن. کەسانی بەشی دووەمیش لە کاتی ئاخاوتنیاندا پشت بە ڕاستی قسەکانیان
بەوتەی بەناو هونەرمەندان و گۆرانی بێژان دەبەستن. ئەوە تا یەکێک لەو کەسانە جارێک لە جاران لەناو قسەکانیدا دەڵێت پەروەردگار فەرموویەتی ئەی بەندەکەم هەوڵ و کۆشش بکە، منیش لەگەڵتدا هەوڵ و کۆشش دەکەم. ئەو کەسە ئاگادار دەکەنەوە پێی دەڵێن ئەمە ئاەت و فەرمایشتی پەروەردگار نییە. کەسەکە ڕەنجی تێک دەچێت و پاشان بیری کەوتەوە ئەو قسەی لە یەکێک لە درامەکاندا بیستووە و لە بیر و هۆشیدا ڕەنجی داوەتەوە و لە خەیاڵیدا ماوەتەوە. بەڵێ قاپ و مەنجاڵ ئەوەی لێ دەردەهێنرێت کە تیایدایەتی یاخۆت چی بچێنیت هەر ئەوەش دروێنە دەکەیت. بە ئەم جاریان گۆڤار و ڕۆژنامەکان بە نمونە وەربگرین. چەندن ئەوانەی گرنگی بە هەواڵ و زانیاری بەسوود دەدەن، هەوڵ دەدەن پەرە بە تواناکانیان بدەن و بە زانست و زانیاری بەسوود خۆیان پڕچەک بکەن. ئەی چەندن ئەوانەی تەنها سەیری لاپەڕەکانی بەشی وەرزش و هەواڵە هونەریەکان دەکەن. هەتا وای لێ هاتووە ڕۆژنامەکان پێشبڕچەی ئەوە دەکەن کە لاپەڕەی هونەری و وەرزشیەکانیان زیاتر بکەن و لاپەڕەکانی تر کەم بکەنەوە. ئەگەر دەتەوێت دوانەکەویت و لە کۆڕ و دانیشتەکاندا خەڵکی سەیری تۆ بکەن و گوێت لێ بگرن و پێشڕەو بیت نەک پاشکۆ، ئەوە پەرە بە توانا و بەهرە و زانیاریەکانت بدە و بە پرۆڤە و ڕاهێنان خۆت بەرەو پێشەوە بەرە. عەبدوڵڵا پیاوێکی دڵگەرم بوو، بەڵام زۆر وریا و لێزان بوو. ڕۆژێک بۆ ئەنجامدانی نوێژ لە ماڵ دەردەچێت و بەرەو مزگەوت دەکەوێتە ڕێ. هەنگاوەکانی خێراتر دەکات بۆ ئەوەی فریای قامەتی نوێژ بکەوێت و جەماعەتەکەی لەدەست نەچێت. لە ڕێگا بەلای پیاوێکدا دەڕوات کە لەسەر دارخورمایەک دەبێت و خەریکی چاکردن و خزمەتکردنی باخەکەی دەبێت. عەبدوڵڵا سەری سوڕ دەمێنێ و لەلای سەیر دەبێت کە چۆن ئەم پیاوە گرنگی بە نوێژەکەی نادات و ناچێت بۆ مزگەوت، هەروەکەوەی گوێی لە بانجیش نەبوو بێت. هەر بۆیە بە تووڕەییەوە هاوار دەکات و دەڵێت دابەزە و بچۆ بۆ نوێژ. کابرای سەردار خورماکەش زۆر بە ئارامیەوە دەڵێت باشە باش. عەبدوڵڵاش دەڵێت پەلە بکە ئەی گوێ درێژ. کابرا هاوار دەکات و دەڵێت من گوێ درێژم. لقێک دارخورما دەبڕێت و دادەبەزێت بۆ ئەوی سەری عەبدوڵڵای پان بکاتەوە. عەبدوڵڵا کە ئەمە دەبینێت سەری خۆی دادەپۆشێت و بەرەو مزگەوت بۆی دەردەچێت. پیاوەکە بە تووڕەییەوە لە دارخورماکە دابەزی و بەرەو ماڵ کەوتە ڕێو. نوێژی کرد و کەمێک پشوویدا، پاشان بۆ لای باخەکەی ڕۆیشتەوە بۆ ئەوەی کارەکەی تەواو بکات. کاتێک نوێژی عەسر هاتوو، عەبدوڵڵا بەرەو مزگەوت کەوتە ڕێ. بەلای دارخورماکەدا ڕۆیشتەوە، بینی وا پیاوەکە بەسەر دارەکەوەیە. ئەم جاریان شێوازی هەڵسوکەوتی خۆی گۆڕی و وتی ئەسەلام عەلەیکوم، حاڵت چۆنە؟ کابراش لە وەرامدا وتی وعەلەیکوم السەلام، سوپاس بۆ خودا باشم. عەبدوڵڵا وتی خۆشمش دەبیت، بەرهەمی ئەمساڵ چۆنە؟ پیاوەکە دووبارە وتی سوپاس بۆ خودا باشە. عەبدوڵڵا وتی پەروەردگار سەرکەوتوت بکات و ڕزق و ڕۆزیت پێ ببەخشێت و خۆشی بخاتە نێو ماڵ و حاڵت. پیاوەکە بەم دوعا و نزا و پارانەوانە زۆر دڵخۆش بوو. ئالەم کاتەدا عەبدوڵڵا وتی دەبینم بەهۆی سەرقاڵی ئیش و کارەکانتەوە ئاگات لە بانجی عەسر نییە، بانجی فرمە و نزیکە قامەت بکرێت. فریای نوێژەکەت دەکەوتیت و پشوویەکیشیت بەخۆت دەدا، لە دوای نوێژەکەش کارەکەت تەواو بکە، پەروەردگار لەش ساغت بکات. پیاوەکە دابەزی و بەرەو لای عەبدوڵڵا کەوتە ڕێ و زۆر بە گەرمی چاک و چۆنی لەگەڵ کرد و وتی سوپاست دەکەم بۆ ئەو ڕەوشت و هەڵسوکەوتە جوانەت، بەڵام ئای خۆزگە ئەو کەسەم دەبینی کە نیوەڕۆ بەلامدا تێپەڕی، ئەوسا فێرم دەکرد چێ گوێ درێژە. ئەنجام شارەزاییەکانی مامەڵەکردن لەگەڵ خەڵکیدا بناغەی دیاریکردنی شێوازی مامەڵەکردنی خەڵکیە لەگەڵتدا. خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات. غەم لە ڕابردوو مەخۆ مەگری بۆ شیر و دۆی ڕژاو. لاپەڕا 19. هەندێک کەس وا گومان دەبن ئەو سروشت و هەڵسوکەوتەی کە لەسەری گەورە بوون و لە لای خەڵکیش پێی ناسراون شایانی گۆڕان نییە و تازە هەر بەو شێوێش دەبن کە هەن، هەر بۆیە ملکەت دەبن و ڕازی دەبن، هەروەک چۆن ملکەتی ئەوە بوون کە کورتن یان درێژن، ڕەنجی پێستیان سپیە یان ڕەش، چونکە لایەن وایە سروشت و هەڵسوکەوتی مرۆڤەکانیش وەک کورت و درێژی جەستەی مرۆڤ و ڕەنجی پێستی شایانی گۆڕانکاری نییە. لەگەڵەوەشدا لە لای مرۆڤی زیرەک و وریا گۆڕینی سروشت و هەڵسوکەوت ئاسانترە لە گۆڕینی
جلوبەرگ و دانانی. سروشت و هەڵسوکەوتمان شیر و دۆی ڕژاو نییە، نەتوانین کۆی بکەینەوە، بەڵکو لە دەستی خۆماندایە و زۆر ئاسانە و دەتوانین هەڵسوکەوت و سروشتی کەسانی تریش بگۆڕین. بە هەمان شێوە دەتوانین ژیری و عەقڵیشمان بگۆڕین. ئیبن حەزم لە کتێبی تەوق الحەمامەدا دەجێڕێتەوە دەڵێت لە ئەندەلوس بازرگانێکی بەناوبانگ هەبوو. لە نێوان ئەم بازرگانە و 4 بازرگانی تردا پێشبڕچەی بازرگانی هەبوو. کێشەکەوتە نێوانیان و 4 بازرگانەکە ڕقیان لێ هەڵگرت و پەیمانیاندا بێزار و ناڕەحەتی بکەن. بەیانیەک بازرگانە ناودارەکە لە ماڵەوە بەرەو شوێنی کارەکەی کەوتەڕێ. کراس و جامانەیەکی سپی جوانی پۆشی بوو. بازرگانی یەکەمی پێگەیشت و پاش چاکوچۆنی سەیری جامانەی بازرگانە بەناوبانگەکەی کرد و وتی بەڕاستی ئەو جامانە زەردەت زۆر لێ جوانە. بازرگانەکە وەرامی داوە وتی چاوت نابینێت سپیە نەک زەرد. ئەویش وتی نا زەردە بەڵام جوانە. بازرگانەکە ڕۆیشت. پاش کەمێک بە یەکێکی تریان گەیشت لە دوای چاکوچۆنی و هەواڵپرسین. ئەم پیاوە بە بازرگانەکەی وت ئەمڕۆ چەند قیت و قۆزیت؟ جلوبەرگەکانیشت زۆر جوانن، بەتایبەت ئەم جامانە سوورەت. بازرگانەکە وتی کابرا ئەم جامانەیە سپیە نەک سوور. بڕۆ وازم لێ بهێنە جامانەکەم سپیە. بازرگانی هەژار کەوتە ڕێ و لەگەڵ خۆیدا قسەی دەکرد و سەیری ئەملاو ئەولای جامانەکەی دەکرد بۆ ئەوەی دڵنیا بێت کە سپیە. بازرگانەکە گەیشتە شوێنی کارەکەی و ویستی دوکانەکەی بکاتەوە. ئالەم کاتەدا کەسی سێمیان هات و وتی فڵانە کەس ئەم بەیانێ زۆر جوانیت، بە تایبەت کراسەکەت هەر زۆر جوانە، ئەوەی زیاتر جوانی کردویت ئەو جامانە سەوزەی سەرتە. بازرگانەکە سەیری جامانەکەی کرد بۆ ئەوەی دڵنیا بێت سپیە. پاشان وتی کاچی برا جامانەکەم سپیە سپی. پیاوەکە وتی سەوزە بەڵام بە شێوەیەکی گشتی جوانە، غەمبار مەبە. پیاوەکە ڕۆیشت و بازرگانەکەش هاواری کرد و وتی جامانەکەم سپیە. کەمێک لە دوکانەکەیدا دانیشت و هەر سەیری ئەملاو ئەولای جامانەکەی دەکرد. لە پڕکەسی چوارەم خۆی کرد بە ژووردا وتی چۆنی فڵان کەس ماشەئەڵڵا ئەم جامانە شینت لەکوێ کڕیوە؟ بازرگانەکە هاواری کرد جامانەکەم سەوزە. کابراژ وتی ناشینە. بازرگانەکە وتی ناسوورە، نانا سپیە، کوڕەشینە، نانا سەوزە. پاشان دەستی کرد بە پێکەنین. پاشان کەوتە هاوار و هاوار. پاشان دەستی کرد بە گریان و هەڵبەز و دابەز. ئیبن حەزم دەفەرمێت لە دوای ئەو ڕووداوە بازرگانەکەم بینی شێت ببوو. بە شەقامەکانی ئەندەلوسدا دەگەڕا و منداڵ بەردیان تێدەگرت. کەواتە ئەو 4 کەسە بەتوانە و لێهاتوویەکی سادە و ساکارەوە توانیان سروشتی ئەو بازرگانە ناودارە بگۆڕن و بێزاری بکەن. تەنانەت توانیان ژیریشی پێ لەدەست بدەن و شێتی بکەن. ئەی تۆ بۆ ناتوانی گۆڕانکاری ئەنجام بدەیت لە کاتێکدا توانا و لێهاتوویەکی واد لەبەردەستدایە کە بە نیگای پەروەردگار پشتیوانی لێکراوە و ڕۆشن کراوەتەوە. ئەو هەڵسوکەوت و هونەرانەی کە بەهۆی جێبەجێکردنیانەوە مرۆڤ دەتوانێت ڕەزامەندی پەروەردگاری بەدەست بهێنێت. دەی هەواڵ بدە هەر هونەر و لێزانینێک کە دەبێتە هۆی بەختەوەریت کامەرانت دەکات ئەنجامی بدە و خۆتی پێ دەوڵەمەند بکە. ئەگەر پێم دەڵێیت ناتوانم پێت دەڵێم هەوڵ بدە، ئەگەر دەڵێیت نازانم منیش دەڵێم فێر ببە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت إنما العلم بالتعلم وإنما الحلم بالتحلم. واتە زانست بەخۆ فێرکردنە و لەسەر خۆیش بەخۆ ڕاهێنانە. تێڕوانین پاڵەوان ئەو کەسەیە سەرەڕای توانای پەرەپێدانی شارەزاییەکانی خۆی، توانای پەرەپێدانی شارەزاییەکانی خەڵکیش یان گۆڕینیانی هەیە. خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات.